تا ئێستا هیچ ئامادەکاریەک بۆ بەڕێوەچوونی ڕێفراندۆم لە سنووری کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم نەکراوە. هاوڵاتیانیش نیگەرانن و دەڵێن حکوومەتی هەرێم هیچ ئامادەکاریەکی لە کەرکووک نەکردووە. هەر بۆیە مەترسیان لە شکستی پرۆسەکە لەو ناوچانە هەیە. هیچ هەنگاوێکی وام نەبینی وەکە کە بتوانن ئامادەباشی بکەن بۆ ڕێفراندۆم بەتایبەت لە ناوچە داوڕاوەکان. من بەڕاستی گومانم هەیە کە لە هەڵبژاردنەکان ئەگەر بێت و بکرێ لە کەرکووکە بەڕاستی کارەسات لەوەیە کە دەنگی نەخێر زیاتر بێ. بەڕاستی بە مەترسی ئەزانم ئەم ڕێفراندۆمە کە بۆ ئایندەی ناوچە داوڕاوەکان. ڕێفراندۆم مافی هەموو کوردە، کورد چەند ساڵە خەباتەکە بۆ ڕێفراندۆم. بەس لێرە کێشەیەکمانێ ئایام سەرکردانەمان هەتا ئێستا دڵی خەڵکیان ڕازی کردو کە بانی بڕۆ بۆ ڕێفراندۆم دەنگ بدە. ئەم شارە مەعاشی لە بەغاوە دێ. ئەم حکوومەتی هەرێمە هەتا ئێستاوە 10 ساڵ 13 ساڵ هەتا ئێستا کاری وای نەکردو بۆ ملەتە چۆنەرەی باری بڕۆ بۆ دەنگدان. بڕیار دراوە لە 25 مانگی داهاتوو ڕێفراندۆم لە هەرێم و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بەڕێوە بچێت. ئەگەرچی هێشتا پرۆسەکە لە ناوخۆی هەرێمیش مشت و مڕی زۆری لە سەر و یەکلایی نەبووەتەوە. بەشێکیش لە هاوڵاتیان مەترسیان لە دوای ڕێفراندۆم هەیە و پێیان وایە کێشەی دارایی و سیاسی ڕوو لە ناوچەکانی ڕێفراندۆم دەکات. بەو پێیەی پرۆسەکە زەمینە سازی بۆ نەکراوە و هەڕامەکیانە بەڕێوە دەبرێت. پەرلەمانتارێکی کەرکووکیش لە بەغداد دەڵێت دەبوایە کورد بۆ پرسی ڕێفراندۆم و دەوڵەتی سەربەخۆی کوردستان لە بەغدادەوە دەستی پێ بکردایە. لە بەرەوەی کەرکووک مەعاشەکەی لەسەر بەغایە، ژیانی لەسەر بەغایە، هەموو شتێکی لە سەتا 20 ناچێت بۆ ڕێفراندۆم. ڕێفراندۆم لێرە بەکەلی نایە بیکەن و نایکە تەرگیمانی پێ نییە. ئایا کەرکووک ئەم ناوچەی دابڕاوە تا ئێستا چیان بۆ کردووە؟ ناوەڵا هیچ ئامادەکاری لە کەرکووک نەکراوە. بەس قسەیە. خۆی ڕێفراندۆم ئەگەر بە بەڵێ بکرێ یعنی ئیسفادە هەبێ بۆ گەل بۆ ئێمە یعنی لەو مەشاکلانە ڕزگار بین ئەوە با بکرێ باشترە. بەڵام بێت و دوای ڕێفراندۆم دوای بەڵێ نەتیجەکەی خراپتر بێ بۆ هەرێمی کوردستان بۆ ئەخەس شاری کەرکووک ئەمە نەکرێ باشترە. بەنسبەتی ڕێفراندۆم و بەغدا و پەیوەندیەکانی کوردستان و بەغدا دەبوایە کورد یەکەمین هەنگاوی بۆ پرسی ڕێفراندۆم لە بەغداوە دەستمان پێ بکردایە و لەبیربان نەچێت لە پاشە ڕۆژ دوای ئەوەی ڕێفراندۆم بکرێت و دەوڵەتی کوردی دروست بێ بە هەموو ئەو ناوچانی کە سەر بە هەرێمی کوردستانە ناوچە دابڕاوەکان مەبەستم زیاتر دیارە ئێمە دراوسەیەکی بەهێز کە لە ئایندە هەمان بێت کە دەوڵەتی عێراقی کە عمقێکی استراتیجیمان لەگەڵیا هەیە کە وڵاتێکی بەهێز دەبێت لە ڕووی اقتصادی و لە ڕووی سەربازی و لە ڕووی کۆمەڵایەتی نەسیجێکی متەڕابطمان هەیە ئێمە لەگەڵ عێراقا ئەگەر بێت و هەرجابینەوە یان جیانەبینەوە. واتە هەموو ئەمانە ئەبنە هۆکار بوو بنایەتە هۆکار کە کورد یەکەمین هەنگاوی لە عێراقەوە دەستی پێ بکردایە و لە عێراقەوە ئەم پرسەی تاوتێ بکردایە. ماوەی زیاتر لە 14 ساڵە سەرکردایەتی سیاسی کوردستان نەیتوانی کار بۆ گەڕانەوەی کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بۆ سەر هەرێمی کوردستان بکات. ئێستاش تا دێت نیگەرانی خەڵک زیاتر دەبێت و دەویسترێت مانەوەی گرفتەکە بە دروشمی ڕێفراندۆم و سەربەخۆیی پەردەپۆش بکرێت. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.